84,694 سەردانمان کردووە 6,488 پسوڵەی سەرپێچیمان هەبووە 2,885 پسوڵەی ئاگاداریمان هەبووە 246 شوێن بەداخەوە داخراون لەبەر پابەتنەبوون بە ڕێنمایەکان 22 شوێنیش ئاراستەی بە یاسای قایمقامێت کراون بۆ گرتنەبەری ڕێکاری یاسایی پێویست لەگەڵیان 477 تەن و 33 کیلۆگرام لە موادی نەشیا و بەسەرچووی نەگونجاو لە هاوڵاتیان دوور خراونەتەوە 618 ملیۆن و 175 هەزاریش بڕی غەرامەکانمان بووە بەراورد بە ساڵی پێشوو ڕێژەی سەرپێچیەکان کەمی کردووە ڕێژەی داخستنەکانمان هاتۆتە 1/3 و ڕێژەی ئەو کەسانی کە ڕێکاری یاسایان و یاخود ڕوبەڕووی دادیاکرێنەوە کەمی کردووە و ڕێژەی موادی تەلەفکراویشمان هەر کەمی کردووە کە ئەمە هەمووی مای دڵخۆشیەوە دەرخەری هەوڵ و ماندووبوون و چنینەوەی بەری ڕەنجی ئەو لیژنانەیە کە کردویانەوە بەرزبوونەوەی ئاستی ئەو شوێنانەشە کە خزمەت گوزارێ گشتیەکان پێشکەشەکەن و ئێمە گرنگیەکی زۆر هەیە بۆ کاری لیژنەکان ئێمە کاری هەموو لیژنەکان گرنگە بەڵام ئەوەی کە پێویستە ئاماژەی پێ بدەین ئەوەیە کە یەکێک لە لیژنەکانمان کە لیژنەی سەرپەرشتیکردن و چاودێریکردنی کارگەکانی غازە کە غاز بەسەر هاوڵاتیان و با بڵێن بتڵی غازی ماڵان چاودێری ئەەکەن کە ئێمە هەتا ئێستا هیچ کێشەیەکمان نییە نە لە نرخی غاز و نە لە کەمی غازیشە و ئێمە لە ڕێگەی ئەم لیژنەوە هەوڵمان داوە لەو وەرزانەی کە بەکارهێنانی غاز کەمەوە خواستی لەسەر کەمترە ئێمە بتوانین لەو ڕێژە غازە پاشەکەوتی بکەین بۆ ئەوەی لەو ڕۆژانە و لە وەرزی سەرماوسۆڵە و لە وەرزی زستانە ئەو مەخزوونەی خۆشمان کە خەزنمان کردووە ئەمبارمان کردووە لە لای خاوەن کارگەکان ئەوەش لەگەڵ ئەو حسایی کە بۆ شاری سلێمانی دێ هەمووی لێک ئەدەین و بۆیە لە ڕێگەی هەوڵ و ماندووبوون و شەونخونی ئەم لیژنەیەکمانێکێک لە لیژنەکانمانەوە توانیمانە سەقامگیری بدەین بە بواری غاز و غازی ماڵان بۆ هەموو کەس و بۆ هەموو هاوڵاتێک لە شاری سلێمانیە بەردەست بێ بەبێ ئەوەی 1 دیناری تەبع لەم پارەیە بچێتە سەر نرخەکەی ساختەکردنی ڕۆنمان هەبوو کە توانیمان دەستی بەسەرا بگرین و شوێنێکمان نەبوو کە ساختەکردنی زەیت بوو ئەوە زەیتی بایعیە کرد بە زەیتی زەیتون بەداخەوە کە لەوەدا لە ڕووداوی ئاگرکەوتنەوە داخاونی ئەو شوێنەشکە ئەو کارەیە کرد جانی لەدەستدا و ئەوانەی کە زۆر سەرنجڕاکێش بوو بێتن ئەوە بۆ کە ئێمە ئیجراعاتی زۆر باشمان لەگەڵ هەموو شوێنەکاندا کردووە ئەوەی کە لە خەیاڵ و لایەتما بێ ئەوانەیە کە بەشێکیش لەو بابەتانەی کەس با بڵێن سەرپێچی کرابوو و ساختەکاری کرابوو لە جۆرێک لە برنجا توانیمان ئەوەش دەست بەسەرا بگرین.